تیپی مۆسیقای شنوێ یەکێک لە تیپە هەرە دیارەکان و نزیکەی نیو سەدەیە واتە نزیکەی 50 ساڵە خزمەت بە گۆرانی موزیکی کوردی ئەکەن. ئەنجا ئێستا لە هەوڵێکی تایبەتە لەلایەن زۆر بەڕێز کاک ئازاد ساڵحەوە کە یەکێکە لە ئەندامە هەرە دیارەکانی نێو تیپەکە توانراوە کە بەشێکی زۆر لە بەرهەمەکانی نێو تیپەکە بکرێتە دووتۆی کتێبێک وەکو ئەرشیفێک بتوانرێت کە بپارێزرێت. بێگومان تیپی مۆسیقای شنوێژ یەکێکن لەو تیپانەی کە چەندین هونەرمەندی دیار و هەروەها چەندین موسیانی دیار و گۆرانی بێژی دەنگخۆشیش توانیوانێک کە لە نێو ئەو تیپە بەشدار بوون چەندین گۆرانی تایبەت و فۆلکلۆری جوان پێشکەش بانێ و دنیای گۆرانی موزیکی کوردی بکەن. ڕاستی من کە کاتی خۆی دەستم ماوەتە کاری موزیک وا بە شێوازێکی دڵسۆزانە بە شێوازێکی خۆشەویستیانە لەگەڵ کارەکە ڕۆشتوم. هەرچەنە من لە بواری خوێندنما من کۆلیجی بەڕێوەبردن و ئابووریم تەواو کردە بەزەر خۆشەویستی من بۆ مۆسیقا هەر خۆڕسکانە بۆ دوایەوە هەوڵ ماوە زانیاری خۆم بە شێوازێکی زانستیانە بە شێوازێکی وا کە مۆسیقاوەک زانست و هونەرێکی جوان و پاک و خاوێن سیر بکەم و دوای ئەو چالاکیانەی کە کردومانە لە کاتی دامەزرانی تیپی مۆسیقای هەڵەبجێ ئەو ساڵە ساڵی 1973 هەتا ئەم مێژووە ئێمەش چەندین چالاکیمان کردووە هەر لە ئاهەنگ و هەر لە یادەکانە یادی هەڵەبجە دوای ئەو یادی هەموو یادەنەتەوەیەکان و مرۆڤایەتیەکانە و دوای ئەوە ئەو بەرهەمانەی کە تۆمارمان کردو وەکو سیدی وەکو کاسێت یان لە تەلەڤیزیۆنەکانە کە لە ساڵانی دوای 85 لە تەلەڤیزیۆنی کەرکووکەوە مەسەلەن ئۆپەرەتی مناڵانمانە کرد. ئەمانە هەمووی لە مێشکمە بەرجەستە بوو بۆ بەڕاستی چونکە من ینی بەدەمی خۆم نەبێ من ینی پاڵپێنەوەری ئیشەکان بووم و دوایەوە هەموویم لە کاتی خۆیان وەکو سەرە قەڵەم نووسێتەوە ئەمیس ئەو شتانە لە فەوتان ڕزگار بێ هیوایتیا بوو لە کاسەتی زۆر بەسیتە ینی ئەندامێکمان بۆ مامۆستا هەڵکەوت شێم هەمە و تەجیلی کردبوو لای ما بۆ ئێمە بۆ بۆنی کیمیابارانی هەڵەبجە و شتەکانم فەوتا بوو بەڕاستی ئەوانەمان کۆ کردوایەوە چێ ئەو شتانەمان لە تیپ لێرە تۆمارە کرد کە تۆمارمانە کرد وەکو نوسخەیەک لای خۆمان دامانە ناو وردەوردە شتەکان کەڵەکە بوو تقریبەن نیتر ماوەی 50 ساڵ نیو سەدە لە چالاکی بەڕاستی یادەوەریەک و زاکیرێکی زۆر بەتوانایەوە کە بتوانی ئەو شتان بنووسیتەوە. یەکەم جار من ئەم کتێبەم نووسیەوە بوو ئەمە گۆرانی شیکارێ بۆ گۆرانی مناڵ ئەو کتێبەم نووسێتەوە بۆ ئەوەی کە ئەو یاریانەی کە لە مناڵیە لە هەڵەبجە کردومانە بەکەم بە نۆتە دووەم بە وێنە خوشکەکەم جوان بۆی دروست کردوم دوای ئەو یادی ئەو نۆتانە یادی ئەو یاریانە کە بۆ نۆتەکانیشان بنووسەوە بۆی لە چووکە لە تەکنۆلۆژیا و پێشکەوتنی زانست ئێستا ئەو شتانە هیچ مناڵێکی ئیسامووی خەریکی مۆبایل و خەریکی یاریکردن و ئەو شتانەیە بەڕاستی من ئەوانە لە فەوتان ڕزگار کردو. دووەم کتێبم کە پار ئەمە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە بەسپاسەوە دای ئەو کاک ئاسە بامۆکی هینی کرد بۆم هەرکی چابانی ئەسم هەڵەبجە و موزیک و بیرەوەری وات ئەمە یادەوەرەکانم نووسێتەوە لە مۆزیکا وەکو نووسین ئەو چالاکیانەی کە کردومانە بە ئەژەر بە شێوازێکی تەسەلسولێکی زەمەنی بە شێوازێکی یادەوەری جەدوەل و ناوەکان و کێ بەشدار بۆ نزیکەی لەگەڵمانە بەشدارەوە ئەم کتێبەشم پار تەبع کرد کە ئەمە وەکو نووسین وابوو. ئەمەیان بیرۆکەی ئەم کتێبەیان کە ئەڵێ هەڵەبجە و سەمای نۆتەکان ویستم ئەم گۆرانیانە یا ئەم چالاکیانە یا ئەم پارچە مۆزیکانە ئەگەر شعرێک بێت تۆ شعرێک بە هزار شێوە توانی دەری بڕی نازانی لەحنەکەی چۆنە شتەکەی چۆنە دوایە مۆزیک زمانێکی جیهانیە هەچ کەسێک بێت کورد بێ عەرەب بێ فارس بێ ئەوروپی ئەتوانێت ئەم نۆتە زمانێکی جیهانی ئەتوانێت لێیە دوای ئەوە لەگەڵی هاتم بۆ ئەم کتێبانە کە نووسیمەوە
وتم بابە سەرەتایی لەو گۆرانە دەست بکەم کە لە ساڵی هەفتاوە دەستمان پێکردووە ئەو ئاهەنگانە چێ بەشدار بۆ لەگەڵمانە ئەو چەند گۆرانی وتراوە ناوی گۆرانی بێژەکە ناوی ئاوازدانارەکە ناوی ئامادەکەرەکە ناوی شاعیرەکە یان فۆلکلۆری بێ یان دانراو بێ ئەمە شێواز ئەمەی گرتوتەوە اینجا دوایەوە ئێمە وەکو تیپێکی مۆسیقا کە ئیشمان کردووە لە کاری فۆلکلۆرە ئیشمان کردن لە گۆرانی دانراوە ئیشمان کردووە لە گۆرانی مناڵانە ئیشمان کردووە لە ئۆپەرەتی مناڵانە ئیشمان کردووە دوایەوە دوای کارەساتی هەڵەبجە یعنی پێویستیە کرد کە کۆراڵێک دانێ چەندین کۆراڵمان داناوە اینجا شێوە ئەنواعی چالاکی کە کردومانێ ئەم ینی بڵێن شتێکی کۆکەرەوەی هەموو جۆرە چالاکیەکانن لێک شێوازانە وەستاوە پارچە مۆسیقای تایە بۆ نمونە دوای ئەوە دانراوی کەسانی دەرەوەی تیپیتایە دانراوی ئەندامەکانی خۆمانی تایە ئەگەر بەس ئەم کتێبە سیرکەی چونکە خۆم زیاتر بەشدارم لەکانی گەر بڵێ لە ساڵ 90 یان 85 لەوانەیە کارەکانی خۆمی تیابێت چ وەک ئاوازدانان یان ئامادەکردن یان پیاداچوونەوە بۆ نمونە یان گۆرانەکانی مەسەن کاگوشاری حەمە فەرج کە ئاوازێکی داناوە من هاتووم دەستکارکردن بۆ تەنانەت ئەو کەسانەشی کە بۆیان ئامادە کردووە بۆ نەکاک توانە خوشیر کە گۆرانی بۆ ئامادە پێم و تۆ نۆتەی ئەو شتانەمە ئەو گۆرانیانەمە بێنێ یان مەسەن لە تیپی سلێمانی کاک عومەر عەبدوڵڵا گۆرانێکی بۆ خێزانەکەی کردووە من لێرە پێم و تۆ نۆتەکەین بۆ منێرە و لێرە دام ناوە بە شێوازێکی تەسەلسولێکی زەمەنی کە من دوای ئەوەی ئەمەیان بەڕاستی زۆر کەس لەگەڵ مامان و بووە بە یەکەم کەسیان مامۆستا مەریوانی سەلاحی حلمی کە مامۆستای زمانی کوردیە ئەو شعرانەی هادوو پیادا چۆتەوە وشە بە وشە بەڕاستی لەگەڵ مامان و بووە دوای ئەو بۆ ئەوی بتوانم ئەم کتێبە بەهایەکی زانستی بەمێ من بە دکتۆر عادل حەمەکەریم کە ڕئیسی تیپی سەرۆکی تیپی مۆسیقای بە سوپاسەوە خوێندنەوەیکی کردو سەیری نۆتەکانی کردو بزانم هەڵەیی نۆتەیەک شتێک نیە بە جوانی بۆی یان سەیری کردو خوێندوێتێ و تێبینی خۆیاوە لەسەری لە پێشەکە لێرە نووسراوە دوای ئەوە بۆ دیزاینکردنەکەی پەنام بردوێت و کەسێک بە جوانی دیزاینی بکەمە ئافرەتێکی بەڕێز بەناوی جوانەخان ئەو بۆی دیزاین کردم و دوای ئەوە بە نسبەت بەرگە کەشی ئەم بەرگە کاتی خۆی تەلەبەیەکی خۆمان هەبوو یا ئەندامێکی تیوی مۆسیقای شنووریە چەند ساڵە لە لەندەن بوو ئیسە بەشی شێوەکاری تاوا کردوکە ینی وێنە کێشێکی بەتوانایە ئیسا لە سلێمانی ئەژی کاک ئازاد من خۆم ئەم بەرگە بووە کەم و تەنانەت ڕسمێکی خۆشمی هەروە بەزەیتی بۆ کردم ئێستا لە ماڵە هەڵماسیمە زۆر سپاسم کاک ڕزگار شاڵی ئەو بینانەی کردووە دوای ئەوە هەرچی ئەم کتێبە کتێبێکی زانستی ینی تەمەنامە کرد ینی 500 نوسخە بکردایە بەس بەڕاستی کتێبە یەک نوسخە لەمە 20,000 دیناری تێچین بەس بەڕاستی ئەم کتێبە کتێبێک کە لەوانەیە بڵێم یەکەم کتێبە کە بتوانن یادەوەری مرۆڤێک بەنۆتە بنووسێتەوە ینی خەڵک یادەوەری نووسێتەوە بە نووسینە ئەم کتێبیان بە نووسی نووسیمەوە بەس ئەمە بەنۆتەکە ئەپارێزرێت هەرچ دوای ئەوە ئەمە هەرچی ناوەندە ئەکادیمەکان وەکو مەعهەدی فنونی جەمیلە یان ئەکادیمەی هونەرە جوانەکان یا کەسێکی مۆسیقی بۆ بەحسێک لە دەربارەی مۆسیقی ناوچەی هەڵەبجە و شارە زوور و هەورامان کە ئەتوانێت لەم نۆتانە لەم کتێبە زۆر سەرچاوایکی گرنگە کە ئەتوانێت سوودی لێ ببینێت ئەنی ئێمە کە دەستمان ناوەتە مۆسیقا لە پێناوی هیچ بەرژەوەندێکانە بووە بەس بەداخەوەی سەهامی بۆ مادە شتەکە من ئەم کتێبم کردووە بە تەمای لە زیاتر لە 3000 کاتژمێر خەریکی بووم یانی لە ماوەی 1 ساڵە ڕۆژ وایە بە لەم ژوورە نەکەم ژوورە و ژوورە بچووکە بوو مەترونیە بە 2 مەتر من لێ ئەو کتێبم نووسێتە گەرمای هاوین بەڕێکی بچووک بەکارمێنەوە ئەوە پرسیارێکی زۆر گەورەیە ینی ئایا بۆچی ئەو شتانەی کە ئەو بەرهەمانەی کە لە کۆنا بووە ئێستا شتا تا ئیسش ئەوترێتەوە گۆرانەکانی حەسەن زیرەک تایار توافیق علی مەردان چێ و دوای ئەو بەرهەمانی تیپی مۆسیقای سلێمانی تیپی مۆسیقای ئێمە تیپی مۆسیقای مەولێ ئەمانە جاران خۆشەویستیەکە بوو ناو ئەندامەکانە بەداخەوە ئیسە بەرژەوەندی تایبەت و دوای ئەوە ئەم جۆرەشتانە لەیەکی دابڕانین بەس مرۆڤێک ڕازگۆ بێ لەگەڵ خۆیە ئەتوانێت ئەو شتانە بەهایەک با بە مۆسیقاکە بۆ نمونە من ڕۆژانە لە سەعات 2 یەم بۆ ئێرە تا ساعات حوتی وارە لێرم لە ماڵەوە دیسانە خەریکی ینی من یەک دقیقە ناتوانم بەبێ پرۆژەیەک بەبێ خوێندنەوەیەک بەبێ
داهێنانێک دانیشم سروشتی من وایە بەڕێی من ئەبێ سیاسەکان بێن بۆ لای هونەرمەندەکان نەک هونەرمەندەکان بچن بۆ لای سیاسەکان ئەبێ ئەوان بێن بەوەی کە چکە ئەوەی کە من ئەیزانم ئەوان نایزانە لەو بوارە ئەوەی کە ئێمە یکەین زانستی مۆسیقا ئەوان کردومانە ئەوان لایەنی ژیانی کە بڕێون بەڕاستی بەوان خزمەتکاری ئەو کەسانە بن کە ببێ دەنگانە بۆ دوای من ئەرشێفی 50 ساڵی ئەو منتیقەم پاراستوو بەبێ ئەوەی لە یەک کەس بپارڕێەوە بە یەک کەس لە داوا بکەم و بێدەنگانە بۆ خۆم کارم کرد ئەوە داوای منە بۆشت.